پێشبینی دەکرێت لە ماوەی 24 ساعتی داهاتوودا شەپۆلێکی بارانبارین سەرجەم ناوچەکانی گەرمیان بگرێتەوە. ئەگەری هەیە لە نێوان 6 بۆ 80 میلیمتر باران لە ناوچەکانی گەرمیان ببارێت لە ماوەی بە تایبەتی ڕۆژی سێشەمە و چوارشەمە. ئەمە ڕێژەیەکی بەرزە، بۆیە بەڕێز شارەوانەکانی گەرمیان کە ئەمڕۆ کۆبنەوەیان کردو و ئامادەکاریان کردووە بۆ ڕوودانی هەر ڕووداوێکی ناخوازراو لە ناوچەکە بۆ ئامادەکاریکردن بۆ بابەتە. زۆر گرنگیمان بەم شەپۆلەدا چونکە وەکو دەزانین ئاوارەکانی دزخورماتووە ئەو ڕووداوەی کە بەسەر بوومەلەرزەکانی لەم دوایە کە بوومەلەرزە ڕوویدا لە سەرپێڵ و شارەکانی هاوسنووری گەرمیان، بۆیە ئەو شوێنانە زۆر پێویستە کاربەدەستانی ئەو ناوچانە خەڵکی ناوچەکە بپارێزن و لەبەرەوەی ڕێژەی بارانبارینەکە لەو ناوچانە زیاترە. ئەو بەڕێزانە کە اختصاسن لە بواری کەشناسی ئەڵێن بارانەکە جددیە لە ڕۆژی سێشەمە و چوارشەمە و بارانێکی زۆرە بارێ. ئێمەش بۆ ئەو مۆزوعە هەموو شارەوانەکانی ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە و هەموو ئالێتەکانمان و هەموو کرێکارەکانمان لە ئامادەباشیان بۆی بتوانین ئەو ئەگەرانەی کە زەرەر بە هاوڵاتیانمان بگەنێ تا ڕادەیەکی باش کەمی بکەینەوە. بەڕێز سەرۆکی شارەوانی کەلاریش لێرەیە. ئێمە ئەوان لە هەوڵێکی جددیان هەموو ڕۆژە هەوڵەدەن و ئالێتی باشیان هەیە و بەڵام پێویستیان بە ئالاتە. کەلار شارێکی گەورەی خۆ دەزانێت شارێکە نفوسەکەی نزیکەی 250,000 کەسە، یعنی